ئەم کاتتان باش دیداری ئەم ڕۆمان لەگەڵ نووسەر و ڕۆژنامەوان و چالاکوانێکی عراقیدایە. پێم وایە لە لای هەمومان ناسراوە بە تایبەتی پاش بڵاوبوونەوەی ئەو تۆمارە دەنگیانەی نورین مالکی سەرۆکوەزیری پێشووی عێراق و سەرۆکی دەوڵەتی یاسای ئێستا. عەلی فازڵ میوانی ئەم هەفتەیە و ئەم بەرنامە تایبەتەمانە. کاگالی سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت. با لە ڕۆژی عێراقەوە دەست پێ بکەین. عێراق لە سەروبەندی پێکێنانی حکوومەتدایە. پێکێنانی حکوومەت چ شتێکە گۆڕە؟ أهلا وسهلا بحضرتك أستاذ وبالكادر وللقناة وشكرا جزيلا لحضراتكم. الحكومة الموجودة حاليا أم حكومتي إسا كبسروكاتي سوداني بيك دهين ريد براي من دموچاوي دوامي نوري ماليشيا لحكومتي يكمي ماليشي داك شانوي أمريكا بهوي أو حكمته بو أو جروي داك الريدا لحكومتكي دوامي ماليشي دا أو حكمته يقل سرسي عراقي دا بدزدا عشوة ئەمە بێ لە کوشنەکان و دەستگیرکردنا زۆرم لیەکان و ئەو بڕپارانەی لە عێراق دەزران لەسەر وەختی مالیشیدا. جا ئەم حکومەتە نوێیە وەهای دادەنێم سێم حکومەتی مالیشیە هەر بۆیە گەشتبین نیم بە محەممەد ئەلسودانی چونکە ڕووکارێکە بۆ نوری ئەلمالیشی. نوری ئەلمالیشی هەوڵی دەدا تا بگاتە پۆستی سەرۆکوەزیران، بەڵام بڵاوبوونەوەی تۆمارە دەنجەکەی کە زوربەی جیهان گوێبیستی بوو بۆ هۆکاری ئەوەی ئەستەم بێت مالیشی پۆستی سەرۆکوەزیر بەدەست بهێنێت. وەگوتم محەممەد ئەلسودانی ڕووکاری نوری مالیشیە. ئەمەش ینی مالیکی بۆ 4 ساڵی داهاتوو فەرمانڕەوای عێراقە ئەگەر ئەم حکومەتە بۆ 4 ساڵ بەردەوام بێت. لە وەڵامی ئەم پرسیارەیە ئاماژۆ بە کشانەوەی ئەمریکا کرد. کشانەوەی ئەمریکا پێدوانیە بڕیارێکی ئەمریکایی خۆی بوو بێ کاتێک کە سەرۆک ئۆباما لە کۆشکی سپی بوو ڕای گشتی ئەمریکاییەکان و یەکێ لە پەیمانەکانی ئۆباما کشانەوە بوو لە عێراق. نعم ممكن أن تنسحب من العراق ولكن بشرط بەڵێ دەشێت کشانەوە بکرێت بەڵام بۆ مەرجەی عێراق ڕادەستی ئێران نەکرێت. ئەمە ڕوویدا دوای کشانەوەی ئەمریکا قاسم سولەیمانی بووە بە دەسەڵاتداری عێراق بە شێوەیە کە قاسم سولەیمانی دەستنیشانی سەرۆکوەزیر و سەرۆکی ئەنجومەنی نوێنەران و وەزیرانی دەکرد، تەنانەت ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانیشی دەستنیشان دەکرد. دوای ئەو کشانەوەیە بە تەواوەتی عێراق ڕادەستی ئێران کرا و ئەوەش هەڵەیەکی گەورەی ئەمریکا بوو چونکە لە ساڵی 2003 تا 2011 پرۆسەی سیاسی وڵاتەکە ناجێگیر بوو. ئەوەی پێی دادەگرت بۆ چوونە دەرەوەی هێزەکانی ئەمریکا نوری ئەلمالیکی بوو بە بیانووی ئەوەی عێراق سەروەریەکی تەواوی خۆی هەبێت، بەڵام ئەوە تا ئێستاش عێراق نیمچە سەروەریەکی نییە. ڕۆژانە هەندێک لە وڵاتانی دراوسێ بۆردومانی عێراق دەکەن چونکە سەروەری نەماوە. بەڵێ ئەوە هەڵەیەکی گەورەیە و بارەک ئۆباما لێی بەرپرسە و هەروەهاش نوری ئەلمالیکی چونکە بە فەرمی عێراق ڕادەستی ئێران کرا و تا ئێستاش هەر بەدەست ئێرانەوەیە. باشە حەزەکەمەوە لێ پرسم ینی ئەو بڕیارە کە تۆ پێی دەڵی بڕیاری مالیکی بووە بە بڕیارێکی عێراقی ناودێر دەکرێت ئەوەی کە مالیکی داوای کردووە یاخوو بڕیارێکی ئێرانی بۆ فشاری ئێران بۆ لەسەر مالکی؟ القرار كان أستاذ كان إيرانيا بحت بڕیارەکە بڕیارێکی تەواو ئێرانی بوو. بەرژەوەندەکانی ئەمریکا و ئێرانی تێکەوت و عێراق خرایە تایەکی تەرازۆکەوە بەهۆی ڕێکەوتنە ناوەکیەکەوە لەگەڵ ئێراندا، وەک بڵێ یەکێک لە مەرجەکانی تاران بۆ ڕێکەوتنی ناوەکی کشانەوەی ئەمریکا بێت لە عێراق. جا وەک بینیمان پاش کشانەوەی ئەمریکا ڕێکەوتنە ناوەکیەکە مۆرکرا، بەڵام بابەتە سەرشەکە لەوەدایە هاوکاتی کشانەوەکەی ئەمریکا نەسەروەری عێراق هەبوو، نەلەشکر و نەهێزێکی پۆلیسی شت هەبوو چەکی تاوەتیان پێبێت. بەڵگەش بۆ ئەوە هەرتەنها 2 ساڵ پاش کشانەوەی ئەمریکا لە 3 ڕۆژدا عێراق کەوتە دەست داعشەوە. نەچێکی تاوەتیت هەبوو، نەمەشق و ڕاهێنانێکی گونجاوت هەبووە. جا بێگومان ئەوەی سێ پارێزگای وڵاتەکە کەوتە ژێر دەستی داعشەوە مالیکی لێ بپرسیارە چونکە هەر خۆی دەیگوت عێراق لە هەموو ڕێکەوە بەهێزە و لەشکر و پۆلیس بەهێزن و چەکی تاوەتی هەیە و دەیگوت عێراق بە تاوەتی ئامادەیە بەرپرسیارەتی هەموو خاشی عێراق لە ئەستۆ بگرێت، بەڵام ئەوە بوو دوای 2 ساڵ داعش پارێزگاکانی عێراقی داگیر کرد. کێ بەرپرسیارە لەو هێز و تواناییەی داعش کە 3 پارێزگا لە عێراقدا بگرێ هەتا ئێستا ژەر دەگوترێت لێکۆڵینەوە دەکرێت و هیچ شتێکی دەرنەکەوتووە. بەڕای تۆ کێ بەرپرسیاری یەکەمە؟ المسؤول الأول عن سقوط المحافظات بيد داعش كما أقرت
بەرپرسی یەکەم لە کەوتنی پارێزگاکان و کەوتنە دەستی داعشەوە وەک لە بڕیاری ئەو لیژنەی پەرلەماندا هاتووە کە دوای کەوتنی سێ پارێزگاکەی عێراق پێکێنرا. بڕیارەکەش دەڵێت تاوانباری یەکەم و هۆکاری یەکەم نوری ئەلمالیشیە بۆ پێی سەرکردەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق و هەر ئەویش فەرمانی بەلەشکردا بوو تا بکشێنەوە. فێڵیشی لە سەرکردە ئاسایشەکان کردبوو. بێگومان تاوانباری دیکەش هەن وەک هەندێک لە سەرکردە لەشکریەکان وەک پارێزگاری نینەوە و خەڵکانێکی دیکەش. بەڵام تاوانباری یەکەم لە داگیرکردنی عێراق لەلایەن داعشەوە نوری ئەلمالیشیە، چونکە ئەو سەرکردەی هێزە چەکدارەکان بوو بەرپرسیارەتی کەوتنی عێراقی لە ئەستۆیە بۆ ژێر دەستەڵاتی داعش. لەو کاتەوە کە ئەوەی جەنابەت ئاماژەی پێەکەی ئەو لیژنە پەرلەمانیە و بە ڕاگەیەنراوی خۆی بڵاو کردوێتەوە و مالکی بە بەرپرسیاری یەکەم دەزانێت و تاوانباریشی دەکا. لەو کاتەوە هەتا ئێستا 2022 هیچ ڕێوشێنێک بەرامبەر بە مالکی نەگیرایە بەر. تەنانەت ینی لەم ماوەی ڕابردوودا ئەو تۆمارە دەنجانەی کە جەنابەت بڵاوت کردنەوە لەسەر ئەوە بانکرایە دادگا و دەگوترێت بە متمانەی دارایی ئازاد بووە. من نازانم بە متمانەی دارایی ئازاد کراوە یا هەروە هاتوۆتە دەرێ، ئەمایان بابەتێکی ترە. چۆن مالکی دەتوانێت ینی پاش هەڵبژاردنەکەی مانگیدا دۆڕاوی یەکەمی هەڵبژاردن بوو، بەڵام ئێستا بۆتە براوەی یەکەمی هەڵبژاردن و حکوومەتیش پێک دێنێ. چۆن تۆ پێم بڵێ؟ نور المالكي حكم العراق من عام 2006 لغاية عام 2014 خلال نوری ئەلمالیکی لە ساڵی 2006 تا 2014 فەرمانڕەوای عێراق بووە. لەو هەر ساڵدا هێزی میلیشایی بۆ خۆی دروست کرد و بناغەی ئیمپراتۆرێتێکی دارایی بۆ خۆی دانا لە ڕێی ئەو پارانەی دەدزران لە بازاری درا و لە ڕێی ئەو پرۆژانی هەرتەنها بەناو هەبوون. مالیشی دوو هێزی هەن، یەکەمیان هێزی داراییە و لە ساڵی 2014دا هەژماری هاوسەنگی دارایی دیارنەما و تا ئێستاکەش لێکۆڵینەوەیەک نەکرا تا بزانرێت بۆ دیارنەما و کەوتێکەوە. تاوانباری یەکەم لە دزینی ئەو بودجێدا خودی نوری ئەلمالیشیە بە پێی بەڵگەنامەکان بڕی ئەو پارەی دیار نەما بوو زیاتر لە 170 میلیارد دلار بوو. تا ئێستاکە لێکۆڵینەوەیەک لەسەر دیارنەمانی ئەو بڕەپارەیە نەکرا و لێپێچینەوەیەک لە نوری ئەلمالیشی نەکراوە. هێزی دووەمیش ئەو میلیشیانن کە خۆی دروستی کردوون جاهبوونی ئەم دوو هێزە وەهایان کردووە لە دۆڕاوی هەڵبژاردنەوە بگۆڕێت بۆ کەسێک حکومەتەکان پێک بهێنێت. ئەو تۆمارە دەنجانی مالیکی کە پێشتر بڵاومکردنەوە وەک دەگوترێت براوەتە بەردەم دادگا، بەڵام نەدەبوو بە متمانەی دارایی ئازاد بکرێت، چونکە ئەو تۆمارە دەنجەی مالیکی چەندان تاوان لە خۆ دەگرێت. جا ئەوەی گوێی لەو 48 خولەکەی تۆمارە دەنجە گرتبێت دەتوانێت بە 20 تاوان مالیشی گونەهبار بکات. سادەترین تاوانیان ڕوبەڕووبوونەی سزای زیندانیکردنی هەتاییە. ئەنجومەنی باڵای دادوەری تا ئێستا لێکۆڵینەوەیشی نەکردووە تا پسپۆڕە تەکنیشەکان بۆ گەلی عێراقی ڕابگەێنن ئەو تۆمارە دەنجیە مالیشیە یان نا، چکە مالیشی دەڵێت ئەو نییە، هەرچەندە هەموو کەسێک دەزانێت ئەوە دەنجی مالیشیە. لەو تۆمارەدا مالیشی داوای شەڕی ناوخۆیی دەکات، دووڕووی دەنوێنێت و گروپەکانی دەرەوەی یاسا پڕچەک دەکات، بازە پەیوەندەکانی خۆی دەکات لەگەڵ پاسدارانی شۆڕشی ئیسلامی ئێراندا بەبێ ئەوەی ڕەوایی یاسایی و سیاسی هەبێت. مالیشی توندڕە و تایەفەگەراییە، جا توندڕەوی ئاینی یان نەژادی بێت. جارێک شیعەکان بە خائین گونەهبار دەکات، سوننەکان گونەهبار دەکات و داوای کوشتنیشان دەکات، جگە لە هەندێکیان. کورد بە زایۆنیزم گونەهبار دەکات، موقتەدا ئەڵسەدر بەوە گونەهبار دەکات کە پرۆژەی بەریتانیەکان بەڕێوە دەبات. سوکایەتی بە دامەزراوی لەشکری دەکات و دەڵێت لەشکر و پۆلیس بە کەڵک نیان بۆ پاراستنی ژیانی. دەژڵێت بە موستەفا ئەلکازمی وتووە ناتوانێت پشت بە لەشکر و پۆلیس ببەستێت لەبەرەوە هێزێکی نوێی میلیشیایی پێک دەهێنێت و 20,000 کەس و ئەو هێزە خۆی و کەس و کارەکەشی دەپارێزن. جا بە پێی تۆمارە دەنجەکە مالیکی زیاد لە تاوانیشی لە ئەستۆدایە. ئەوەی چۆتە دادگا و هاتنە دەرەوەی بە متمانی دارایی هەزاران پرسیار و گومان دەخاتە سەر ئەنجومەنی باڵای دادوەری کە دەبوایە باشتریش دەبوو مالیشی بانکی دادگای نەکردایە بەڵکو دەستگیری بکردایە یان بەلایانی کەم بڕیاری قەدەغەکردنی سەفەری لە سەردا بنایە. تا ئێستا کەس نازانێت لێکۆڵینەوەکان چۆنن، بەکوێ گەیشتون، نازانین مالیشی ڕوبەڕووی چ تاوانێک کراوەتەوە لە کاتێکدا دەشێت بە پێی یاسای عێراقی ڕوبەڕووی ژمارەیەک تاوانی تیرۆریزم بکرێتەوە. تا ئێستاکەش کەس هیچ شتێکی لەبارەوە نازانێت. هەر بۆی دەڵێم سیستەمی دادوەری وڵات لە بەردەم بەرپرسیارەتیدایە بۆ بڕیاردان لەسەر مالیشی و بۆ لێکۆڵینەوە کردنێکی ئاشکرایانە، چونکە مالیشی ئەو کەسەیە دەیەوێت عێراق بسووتێنێت. بەڵام ئێستا لە ناو خۆبەزلزانیەکی گەورەدا دەژی وەک ئەوەی ئەو هەر سەرکردە بێت. گەلی عێراق بەڕێز فازل کێشەی نەبوونی زانیاری یا نەگەیاندنی زانیاریەکانی هەیە، زانیاری پێناگات، بەڵام بۆ سەرکردە سیاسیەکانی تر بە پێچەوانەوە هەموو زانیاریەکیان لە بەردەستدایە.
تۆ ئێستا باست کرد کە دەڵێ مالیکی کورد گونابار دەکا سونە گونابار دەکا هەندێک لایەنی تری شیعە گونابار دەکا بەس پێت سەیر نییە هەم کورد هەم سونە لە ئێستا بوونەتە هاوپەیمانی مالیکی بۆچی؟ سؤال منطقي جدا. الجواب هو الصفقات السياسية. پرسیارێکی زۆر بابەتیانێ و وەڵامەکەشی سەودا سیاسیەکانە. ئەو سەودا سیاسیانە جێی بایەخی ئەو ڕێبەرانن. ئەو ڕێبەرانە گەلی عێراقیان بەلاوە گرنگ نییە. چارەنووسی گەلی عێراقیان بەلاوە گرنگ نییە. ئەوەی بەلایەنەوە گرنگە بەرژەوەندیەکانی خۆیانە، بەرژەوەندی لایەنەکانیانە. هەر ئەو شتانە جێی گرنگیە لایەن. هیچ کێشەیەکیان نییە. کاتێک مالیکی دەڵێت عێراق دەسووتێنم کێشەیان نییە و گرنگەوەی بزانن بەرژەوەندیەکانی خۆیان لەکوێیە. گرفتەکە لەو ڕێبەرانە و لەو کەسانشدایە کە هەڵیان دەبژێرن. ئەم کەم تەرخەمێش دەکەوێتە سەربەشێکی گەلی عێراق کە ئەوانیان گەیاندۆتە ئەو پێگانەی تیاندان و کردوونیانن بە سەرکردە و بەرەنجامیش ئەو سەرکردانە لە بەردانواندن دەکەن لەسەر خوێنی ڕۆڵەکانی گەل. بۆ نمونە ڕێبەرانی سونە تا ئێستا نەمان بینی یەکێکیان داوای دەستگیرکراوە سونەکان بکات، داوای ڕفێنراوەکان بکات، داوای دیاریکردنی خەڵکە بێسەروشوێنەکان بکات. لە ساڵی 2014ەوە تا ئێستاکە هەزاران کەس بێش سەروشوێنن، کەسیان داوایان ناکەنەوە. ئەوانە کە سوکاریان هەیە و هەموو جارێک ڕێبەرانی سونە گاڵتە بە هەستی ئەو خەڵکە دەکەن و لەسەر وەختی هەڵبژاردنەکاندا دەیان پەیامیان دەدەنێ و دەڵێن ئەگەر هەڵمان بژێرن ئەوە داواکانتان دەگەێنین، بەڵام کاتێک دەگەنە دەسەڵات هەموو شتێکیان لەبیر دەچێتەوە. ئەم نمونەیە هەموو سەرکردە کورد و شیعە و سونەکانیش دەگرێتەوە. خەمی سەرکردەکان بەرژەوەندیەکانی خۆیانە. ئەوەی گرنگە بەلایەنەوە ئەوەیە چۆن بگەنە پۆستەکانیان و چۆن بتوانێت دزی خۆی بکات لە 4 ساڵی داهاتوودا. لەبەر ئەوە هیچ کێشەیەکیان نییە مالیکی بڵێت کورد ئاوەهایە یان سونە بەو شێوەیە واتە شیعەکان ئاوەهان چونکە بەرژەوەندی خۆی لەسەر و هەموو شتێکەوەیە. ئەو تۆمارە دەنجانەی کە بڵاوت کردنەوە ئەلبەتە دەنگدانەوەیکی ئێجگار گەورەی هەبوو، ینی دڵنیام لەوەی کە کێشەی ئێجگار گەورەتریشی بۆ خودی خۆت و کەسوکاریشت دروست کردووە. هیچ تۆمارێکی دەنجی تر ماوەی کاربەدەستانی عێراقی بە سونەوە بە کوردەوە بە شیعەوە هەر کەسێکی کە بێ کە وەکو ئەو بوومەلەرزەیی دروست بوو لەسەرەوەی مالیکی بە هەمان شێوە بوومەلەرزەیش کە دروست بێ. والله جا پرسیارەکە ئەوە بێت کاردانەوە شەقامی عێراقی چۆن بوو؟ پێویستە بزانین ڕایگشتی چۆن بوو. تۆ جارێ وەڵامی ئەمەم بدەرەوە هیچ تۆمارێکی کەی دەنگیت لەلا هەیە کە بڵاوی بکەیتەوە؟ الجواب نعم. وەڵامەکە بەڵێە هەندێک تۆماری ترم لەلا هەن. تۆماری دەنگی و بەڵگەنامەش بە هەزاران بەڵگەنامم لەبەردەستدایە. ئەم بەڵگەنامانە ئەگەر گەلی عێراق بیان بینن ئیتر بەلایەوە ئاشکرا دەبێت کێ داهاتی عێراق دەدزێت و کێ گەلی عێراق دەکوژێت. بۆ نمونە بەڵگەنامەم لەلا هەن سەبارەت بە ناردنە دەرەوەی پارە لە عێراقەوە. ئەوانە سادەترین بەڵگەنامن. ژمارەیەک دۆسەی تری بەهێزن لەبەردەستدان بۆ نمونە سەبارەت بە کەوتنی مووسڵ کە هەندێک لە بڕیارەکانی لیژنە پەرلەمانەکانی تیادایە لەسەر ئەو بابەتە. جا بەڵێ تۆماری دەنگی و بەڵگەنامەی زۆرتریشم لەلا هەیە. اینجا ئێستا بۆم باسکە کاردانەوەی شەقامی عێراقی چۆن بوو؟ چیت پێگەیشت؟ من وەکو لە پرسیاری پێشووشە ئاماژەم پێکرد دڵنیام لەوەی کە خۆ تووشی کێشەی ئێجگار گەورە بوویتەوە ئەگەر گەورەتر نەبێت لە بوومەلەرزە سیاسیەکە دڵنیام لەوەی بچووکتریش نەبووە. نعم وخاصة بعد تسريب المالكي. بەڵێ و بە تایبەتیش پاش بڵاوکردنەوەی تۆمارە دەنجەکەی مالیکی هێشتاش کە سوکارەکەم لە شوێنێکەوە دەچنە شوێنێکی دیکە. خۆشم کاتێک سەردانی هەندێک وڵات دەکەم ڕوبەڕووی سەختی و کێشە دەبمەوە چونکە وەک پێشتر بە ئاماژەم پێکرد تۆماری ئەو کەسم بڵاو کردوێتەوە کە دەسەڵاتی پارە و هێزی میلیشیایی هەیە و دەشتوانێت هەرجەیەکی دەیەوێت بیگاتێ. سەبارەت بە کاردانەوەی شەقامی عێراقی من بۆ خۆم وهام چاوەڕوان دەکرد ڕای گشتی عێراقیەکان ئاوەها بێدەنگ نەبن. وهام دەزانی شەقامی عێراقی شۆڕشێک دژی ئەم دەستە بژێرە سیاسی و دژی ئەو سیستەمە بەرپا دەکات چونکە سەرۆکوەزیرێک 8 ساڵ فەرمانڕەوا بێت و ئەوەش بەرنامەی کاری بێت. جا وهام چاوەڕوان دەکرد کاردانەوەیکی قورس لە شەقامی عێراقدا بێتە ئاراوە و وەهاشم چاوەڕوان دەکرد بێ هیچ چەند و چوونێک شۆڕشێک بخوڵقێنێت دژ بەو ڕژێمە سیاسیە. بەڵام مەخابن بەو شێوەیە نەبوو کە چاوەڕوانم دەکرد. هەندێک کاردانەوە هەبوو سەدرەکان چوونە پەرلەمانەوە و هەندێک خۆپشاندانیشان کرد. بەڵام ئێمە قسەمان لەسەر کاردانەوەی 40 ملیۆن هاوڵاتی عێراق و کاردانەوەکەیان تەنها گوێگرتن بوو لە تۆمارە دەنجەکەی مالیکی. ڕاستی چیژێ نابێت لە بیرمان چێ ینی زۆربەی هەرە زۆری لایەنە سیاسیەکانی عێراق بەلایەنەکەی مالیکیشەوە خاوەنی
میدیایەکی ئێژگار زەبەلاحن ئەو میدیایش بەکارهێنن بۆ چاواشەکردنی خەڵک لەوانەیە ئەوە هۆکارێک لە هۆکارەکان بوو بێ کە کاردانەوەیکی گەورە لەلایەن شەقامی عراقیەوە نەبیندا. یعنی دەزانی من ئەمە بە هۆکارێک نازانم بۆچی چونکە چاواشەکردن جیاوازە لە واقعەکەمان. عێراق لەو ڕاستیەدا دەژی واتە کاتێک لە هەژاری و برسێتی و زۆرداری و خراپی خزمەت گوزاریەکان و خراپی ڕەوشی تەندروستی و خراپی سیستەمی پەروەردە و ژێرخانێکی کۆڵەواردا دەژین ئەستەمە کەناڵێک یان میدیایەک بێت و خەڵک چاواشە بکات و پێیان بڵێت تۆ لە سویسرا دەژیت. بەڕاستی من ئەوە بە هۆکار نازانم وەک باسم کرد ڕێژەیەکی زۆری هەژاریمان هەیە نەخوێندەواری زۆرە دەچیتە نەخۆشخانەیە دەستێکت دەست ناکەوێت خوێنکاران دەشنە خوێندنگاکان و کورسێک نییە لە سەری دابنیشن لەبەر ئەوە نابێت میدیایەک یان کەناڵێک و میدیاکارێک بیت و گاڵتەم پێ بکات و ژیانێکی پەمەیەم نیشان بدات. عێراق 19 ساڵە وا پێدەنێتە 20 ساڵەوە هەر لە مەینەتیدا دەژی و ئەم دەستە بژێرە سیاسیە وەها لە عێراق دەڕوانێت کە ئەشکەوتەکەی عەلی بابەیە و ئەوەی دەیدزێت دەیبات و دەڕواتە دەرەوەی عێراق واتە لە عێراق دەمێنێتەوە و درێژە بە تاڵانکردن دەدات و بەو خەڵکەی سەربەوانەشن پێدەکەنن بە بیانووی ئاینزایی و ئاین و بە بیانووی نەتەوەییەوە. لە هەمان کاتیشدا خۆیان و خێزان و کەسوکارەکانیشیان بەردەوامن لە تاڵانکردنی عێراق. من وەهای دەبینم هاوڵاتیانی عێراق لە مەینەتیدا دەژین و دەشزانم عەقڵ و بیرکردنەوە و زیرەکی هاوڵاتیان گەورەترە لە کەناڵێک یان میدیایەکی عێراقی بێت و چاواشیان بکات. بەرەوەی بێمە سەر مەسەلەی ناردنە دەرەوەی پارە لە عێراقەوە تۆ ئەماژۆ بۆەوە کرد چەند جارێک کە مالکی خاوەنی میلیشیای خاوەنی پارەیە کام لەسەرکردە عێراقیەکان بە شیعە بە سونە بە کوردەوە خاوەنی پارە و خاوەنی میلیشیانی. لا معظم القادة لربما عد لديه أموال ولكن ليس لديه ميليشيا. زۆربەی سەرکردەکان دەشێت پارەیان هەبێت بەڵام میلیشیان نییە بەڵام هەمیان پارەیان هەیە و ئەمە شتێکە وەک دەگوترێت بڕاوەتەوە. هەندێک سەرکردە هەن لە عێراقدا هێزی میلیشیایان نییە. شتێکی تر هەیە مالیشی زیرەکە لە دروستکردنی دژەبەردا قەیس خەسعەلی لە بەرامبەر موقتەدا ئەسەدردا دروست کرد هادی ئەلعامری دروست کرد و بووە هاوپەیمان لە دژی عەمار ئەلحەکیم لە بەرامبەر کەسێکی وەک حەلبوسیدا ڕافی عیساوی دەهێنێت و دەیکاتە ڕکابەری وەک پێشتر بینیمان. مالیکی بەزاری خۆی دەڵێت لە تۆمارە دەنجەکەدا کە حەشدی شعبی دروست کردووە تا ڕێک ببێتە کۆپیەکی پازدارانی شۆڕشی ئیسلامی ئێران واتە ئاماژە بە گەندەڵی دەکات لەناو ئەنجومەنی حەشدا بەڵام دەسەڵاتی دادوەری عێراقمان نەبینی هیچ ڕێشوێنێک بگرێتە بەر یان لێ کۆڵینەوەی لەسەر ئەنجومەنی حەشد بکات بە تایبەتیش لەسەر ئەو ناوە دروستکراوانی ناو ئەنجومەنەکە. لە تۆمارەکەشدا دەڵێت ئامادەیە گروپی چەکدار دروستکات و بە چەکی پازداران پڕچەشیان بکات و ئامادەشە ئەو چەکدارانە بەردەوام لە پەیوەندیدا بن لەگەڵ پازداراندا. بەڵێ لەگەڵ پرسیارەکەتدام زۆربەی سەرکردەکان پارە و میلیشیان هەیە بەڵام هێندەی ئەو هێزەنیە کە نووری ئەلمالیکی هەیەی مالیکی دەسەڵاتی بەسەر هەمیاندا هەیە بە حەشدی شعبیشەوە کە بە ئومەتی ترسنۆکەکان ناودێریکردن تا دەگاتە ئەو میلیشیانەی بەشێک نین لەو سیستەمە. تەنانەت ئەوانەشی لە کاتی تۆمارە دەنجەکەدا لەگەڵی دانیشتون کاتێک داوایان لێکرد پەناپارێزی سیاسیان هەبێت پێڕاگەیاندن یان ئەوە تا دەتان بەمەوە وەزارەتی بەرگری یان دەبنە بەشێک لە ئەنجومەنی حەشد و تانوپۆیەکی سیاسیتان پێدەبەخشم. ئەمەش واتە خاوەنی دەسەڵاتە لە هەردوو دامەزراوەکەدا و لە هەموو ئەوانی تر دەسەڵاتی زیاترە بەسەر میلیشیاکاندا و بەسەر غەیرە میلیشیاکانیشدا. بینە سەر دۆسەی ناردنە دەرەوەی پارە لە عێراقەوە چۆن دەیکەن چ ڕێگەیەکەیە بەکاری دێنن ئەو هەموو پارە بێشمارەی عێراق بەرەو کوێ دەبن لەکوێ وەبەرهێنانی تیادا دەکەن چی یاسایەکەیە ئەم ڕێگەیان پێ بدا. يعني بداية خلينا نتفق أنه إحنا يوميا يتم تهريب 200 مليون دولار أمريكي من العراق. با سەرەتا بازەوە بکەین کە هەموو ڕۆژێک 200 میلیۆن دلار لە عێراق دەبرێتە دەرەوە واتە بێ لە ڕۆژانی هەینی و شەمان 1 میلیارد دلار لە عێراق دەبرێتە دەرەوە واتە لە یەک مانگدا 4 میلیارد دلار و ساڵانەش دەگاتە 50 میلیارد دلار. عێراق تەنها وڵاتێکە لە جیهاندا یەدەشی دلار دەفرۆشێت. کێشەکە لەوەدایە نە حکومەت و نە بانکی نێوەندی و نە هیچ کۆنتڕۆڵێکیان نییە بەسەر ئەو بازاری کڕین و فرۆشتنی دۆلارەدا. ئەم بردنە دەرەوەی پارانە لە ڕێی ئەو بانکانەوە دەکرێت کە تێوە گلاون لەو بابەتە و ئەوانیش لە ڕێی کردنەوەی ئەژماری بانکەوە
بۆ ژمارەیەک ناوی دروستکرا و هەندێک جاریش ناوی خەڵکی مردویان بەکارهێناوە واتە کەسێک مردووە بەڵام ناسنامەکانی بەکار هێنراوە هەژماری بانکی بۆ دەکەنەوە بەو ناوانەوە پارەکان دەنێرنە دەرەوەی عێراق بە بیانووی کڕینی کەرەستە و کەلوپەلەوە دەبێت ئەو بازرگانە پسوڵەکانی گومرگ بهێنێت کە ئەو کەرەستە و کەلوپەلانەی هێناوەتە ناو عێراقەوە ئەمە یاسایە هەرچ کاڵەیەک دەهێنیتە ناو عێراقەوە دەبێت پسوڵەکانی گومرگت هەبن بەڵام کێشەکە لەوەدایە ئەو بازرگانانە پسوڵەی ساختە دەهێن و دەیخەنە بەردەم بانکی نێوەندی و دەڵێن بەڵێ ئەو کەرەستانەمان هێناوە ئەمە زانیاریشی زۆر تازەیە باشە ئەی بانکی نێوەندی عێراق هیچ لێ پێچینەوەی ناکە هیچ پرسیار وەڵامیان ناکە لێکۆڵینەوە لەوە ناکە بڵێ ئەم بەڵگەنامەیە ساختەیە بالضبط جنابك انت وصلت الى يعني انت وقعت على العله يعني انت جنابك حطيت ايدك على الجرح بێگومان تۆ دەستت خستە سەر کێشەکە و دەستت خستە سەر برینەکە جا ئەوە پرسیارەکەیە ئایا بانکی نێوەندی لێکۆڵینەوە دەکات خۆی دەبێت یەکەم پرسیاری بانکی نێوەندی سەبارەت بە کارەبەرایەکانی هێنانی ئەو کەرەستانە بێت و پێویستە لە دەواازە سنووریەکان بپرسێت ئایا وایە یان نا جا ئەگەر ئەو بە دوواداچوونانە بکەین هیچ دۆسەیەکی بەرایی ئەو هاوردانە نادۆزنەوە چونکە هەر لە بنەڕەتەوە هیچ کاڵایەک بوونی نییە هێنرابێتە ناو عێراقەوە لەوەش خراپتر دزیەکانیانن گەیان دوانەتە ئەوەی ناسنامەی خەڵک دەبن بەبێ ئەوەی ئەو کەسە ئاگادار بێت یان بیانووی بۆ دروست دەکەن وەک ئەوەی کارێکی بۆ ڕادەپەڕێنە فەرمانگەیەکدا جا هەر کارێک بێت بەڵام لە ڕاستیدا بەو ناسنامانە هەژماریشی بانک دەکاتەوە بە ناوی ئەو کەسەوە و پارە دەنێرێتە دەرەوەی عێراق جا لێرەوە کێشەکە دەست پێ دەکات کاتێک ئەو کەسە بۆ نمونە دەچێتە فەرمانگەی باج لەوێ فەرمانبەرێک پێی دەڵێت وەرە کاکە تۆ $300,000 باجت لەسرە ئەویش دەپرسێت هیچ چییە دەڵێت تۆ ئەو کاڵایەنت کڕین و ئەوەندە بڕەپارەشت نردۆتە دەرەوە جا کابرای ناوی بەکارهێنراوە $100 لە گیرفانیدا نییە ئیتر چۆن بای 3 یان 4 ملیۆن دلار کەرەسە و کەلوپەلی کڕیوە پێی دەڵێن نەخێر تۆ هەژماری بانکیت هەیە لە بانکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم بانکە سەردەستەی گەندەڵیەکانی عێراقا هەڵبەتە ژمارەی بانکی دیکەش هەن کێ خاوەنی ئەو بانکەیە صاحب علي غلام شخص اسمه علي غلام خاوەنی بانکەکە علی غولامە کەسێکە ناوی علی غولامە ئەم کابرا عێراقیە کۆنتڕۆڵی دۆلار و بانکی نێوەندی و هەروەهاش کۆنتڕۆڵی سەرەکی بانکی نێوەندی کردووە علی ئەو کەسەیە کە بازاڕی کڕین و فرۆشتنی دراوی بیانی دەکاتەوە و ڕۆژانەش نرخی دۆلار دادەنێت بێگومان هەندێک بانکی دیکەش هەن هاوکارن من ئەم قسانم بە بەڵگەوە دەکەم هەر ئەوە نیە بە قسە بیان لێم نا بەڵگەکانم لەبەردەستدان جا کێشەکە لە چیدایە کەسێک دەڕات بۆ دامەزراوی باج لێرەوە کێشەکە لە نێوان ئەو هاوڵاتی و فەرمانبەری باشدا دروست دەبێت دامەزراوی باج دۆسەی یاسایی لەسەر هاوڵاتیەکە تۆمار دەکات و دواتر هاوڵاتیەکەش دەخرێتە زیندانەوە لە کاتێکدا نەپارەی هەیە نەکاڵایەکی کڕیوە نە ئەوەندەش پارەدارە بتوانێت ئەو باجەی لەسەرێتی بیدات کێشەیەکی دیکەش وەک پێشتر باسم کرد بەکارهێنانی ناوی مردووەکانە کاتێک دەیانەوێت بە دوواداچوون بکەن لەسەر ناوەکەی بۆیان دەردەکەوێت بەر لە 5 ساڵ مردووە کەچی ئەوانیش بە ناوی ئەو کەسە مردووە پارە دەنێرنە دەرەوە و کاڵای پێدەکردن و دەیهێن و دەیبەن و پارە بە ناوی ئەو کەسەوە سپی دەکەنەوە ئێستا ئەم دیمەنانەمان لە واشنگتنەوە بینیوە باشە من لە واشنگتن بەمە دەزانم و دەشزانم چۆن پارەکانیان دەنێرنە دەرەوە ئێوە وەک حکومەت وەک دەوڵەت وەک بانکی نێوەندی لە ناو عێراقیشدان ڕەوایە ئاگادار نەبن چی ڕوودەدات و ئەم گەندەڵیانە چۆن دەکرێن نا دەیزانن بەڵام خۆشیان تێوەگلاون لەگەڵ ئەو تۆڕانەدا تێوەگلاون چونکە ئەگەر سەرەداویشان بوێت ئەوە دەزانرێت ئەو پارانە گوازراوەتەوە بۆ کۆمپانیا داراییەکان لە میرنشینەیە گرتوەکان و لە وڵاتانی دیکەی دراوسەی عێراق وەک شانشینی ئوردون و غەیری ئوردون ژمارەیە کۆمپانیای دیکەی دارایی کە خاوەنەکانیان عێراقین ئەوانیش تێوەگلاون لە سپیکردنەوەی پارەدا دەشمەوێت لەم دیمانەیەدا باسی ئەوەشت بۆ بکەم وەک دەزانیت لەم ماوەی ڕابردوودا بە گرنگیەوە وەزیری نەوتی عێراق و ژمارەی کاربەدەستی دیکەش لە ناو کۆنگرسدا کەوتنە بەرباز هەر بۆیە لە ئێستادا لە پەیوەندیدام لەگەڵ ژمارەیەک ئەندامی کۆنگرسدا تا لێکۆڵینەوەیەک لەسەر ئەو دۆسیە بکەن و حکومەتی عێراق و بانکی نێوەندی ناچار بکەن چونکە ئەمە دۆلارە و پێویستە حکومەت بزانێت ئەو دۆلارانە بۆ کێوە دەچێت لەوانەیە دارایی بۆ تێروریستان پێدابین بکرێت لەوانەیە بۆ سپیکردنەوەی پارە بەکار بهێنرێت لەوانەیە بۆ بازرگانیکردن بە مرۆڤەوە بەکار بهێنرێت بێژگە لە عراقیەکان کەسی تر تێوەگلاوە لە مەسلەی ناردنە دەرەوەی پارە و سپیکردنەوەی پارەیە یعنی مەبەستم وڵاتانی ناوچەکەیە میرنشینەکان بێ قەتەر بێ ئوردون بێ تورکیا بێ هەر وڵاتێک طبعا بداية يعني بداية مزاد العملة
سەرەتایم هێنان و بردنەی پارەیە وە گوتم لەوە دەست پێ دەکات کە گوایە کاڵا و شتومەکی پێدەکرن بەڵام لە ڕاستیدا هیچی پێناکڕن. دەیان گوت گوایە لە ئوردون کڕیوانە بەڵام ئەوە بوو شانشینی ئوردن تا ئەندازەیەک ڕەشۆنی توندی گرتە بەر ئیتر چوون بەرەو میرنشینە یەکگرتووەکار. میرنشینەکانیش هێندەی ئەوەی من چاودێری ئەو بابەتە دەکەم بڕێک ڕەشۆنەکانی تون کردەوە. ئیتر ڕۆیشتن بەرەو تورکیا و هەروەهاش بەرەو چین زۆربەی ئەو پارانە دەچوون بۆ ئوردون و لەوێ ژمارەیەک بازرگانی عراقی و کۆمپانیای پارە هەن تێوەگلاون. بەڵام وەک باسم کرد ڕێشۆنەکان توندکران هەر وەک چۆن لە میرنشینەکان کرا. ئیتر ڕوو لە تورکیا کرا گوایە لەوێ وەشت دەهێنن بەڵام هێشتاش هەندێک لە کۆمپانیەکانی پارە لە ئوردون و لە میرنشینەکان ماون کە تێوەگلاون لەو پارە ناردانەی دەرەوە. ڕۆژانە 200 میلیۆن دلار دەبرێتە دەرەوە و ئەمەش بەڕەپارێکی گەورەیە. 200 میلیۆن دلاری ڕۆژانە دابەش دەکرێت بەسەر چەند لایەنێکدا و خەڵکان لە پشتیەوەن. جا دەبوایە حکومەتیان هەر لایەنێکی چاودێریکردن لە پەیوەندیدا بوونە لەگەڵ بانکی نێوەندیدا و داوای لیستی زانیاری لێ بکرایە لەسەر هێنان و بردن و فرۆشتنی دۆلار تا بزانرێت ئەو 200 میلیۆن دلارە کێ کڕیوێتیە. عەلی فازڵ کڕیوێتی یان کێ؟ بۆ ڕۆژی دووهەم سێری دەکەمەوە ئەگەر ئەو ناوانە دووبارە بوونەوە ئەوە دەبێت لێ پێچینەوە بکرێت بگوترێت چۆن ئەم ناوانە لە 2 ڕۆژدا 400 میلیۆن دلاریان کڕیوە. پێویستە وردبینی بکرێت و چاودێریەک هەبێت بەڵام نایکەن چونکە زۆربەی ئەو لایەنانە خۆیان تێوەگلاون لەگەڵ بانکی نێوەندیدا و لەگەڵ بەڕێوەبەرەکانی بانکەکان و کۆمپانیەکانی دیکە و ئەو بازرگانانەی کاری دراو دەکەن. بەڕێز فازڵ کاتی بەرنامەکە بەرەو کۆتایی دەڕوا بامە بکەمە دوا پرسیارم چارەسەر چییە؟ چۆن نەتوانێت عێراق لەم هەموو قەیرانە بە قەیرانی گەندەڵیشەوە دەرباز بکرێن؟ الحل يعني چارەسەر من بۆ خۆم هەمیشە دەمخستە ئەسۆی ئەمریکا و دەمگوت چارەسەر لای ئەمریکایە چکە ئەمریکا ئۆپۆزیسیۆنەکانی ئەو سایخسە دەسەڵاتە و فەرمانڕەوایەتیاندایە دەست ئەوانە. لەبەر ئەوە ئەمریکا بەشی زۆری لۆمەکەی لە ئەستۆدایە هەروە عێراقیشی دا بەدەستی ئێرانەوە. بەڵام من وەهای دەبینم چارەسەر بەدەستی عێراقیەکان خۆیانە. ئەگەر بیانەوێت بیگۆڕن ئەوە دەیگۆڕن، ئەگەرش بیانەوێت لەم ڕۆژەدا بمێنەوە ئەوە هەر وەک خۆیان دەمێننەوە. چارەسەر لای گەلی عێراقا، چارەسەر لە دەستی 40 میلیۆن دانیشتواندایە. 40 میلیۆن گەورەترە لە هەموو هێزێکی ئەم جیهانە. زۆر وڵاتمان بینی بۆ نمونە میسر لە میسر لە ماوەی 2 ساڵدا 3 سەرۆکی گۆڕی. جا چارەسەر لای گەلی عێراقا تەنانەت کاتێک باز لە پرۆسی دیموکراسی و هەڵبژاردن دەکرێت کێشەکە لەوەدایە کاتێک هەڵبژاردنیش دەکرێت ڕیزی دووەمی دەستەبژێرە سیاسەکەی عێراق دێنە پێشەوە. مالێکی خۆی کاندید ناکات بەڵام محەممەد ئەلسوودانی کاندید دەکات، یانێکێکی تریان خۆی کاندید ناکات بەڵام نەوەی دووەم کاندید دەکات. نەوەی دووەمیش کێیە؟ درێژکراوەی نەوەی یەکەمە. جا وەک ئەوە وایە هیچمان نەکرد بێت. ئەو گۆڕانی کە باسیەکەی بە ئەشکیانە دەکرێت لە عێراقا؟ يعني أكيد التغيير أنا أدعو للسلمية دائما. بەدڵنیاییەوە گۆڕانەکە پێویستە ئاشتیانە بێت. من بۆ خۆم کەسێکی ئاشتی خوازم هەرگیز هەوڵی هاندان نادەم. ڕێگەی ئاشتیانە تەنانەت لە چەکیش بەهێزترە. ئەمەشمان لە ساڵی 2019دا بینی کە حکومەت بە ئاشتیانە ناچار کرا دەست لە کار بکێشێتەوە. زۆر سپاسە دەکەم بەڕێزعەلی بۆ ئەم دیدارە بە چێژ و بەتامە. سپاس و پێزانینم. شکران جەزیلا. شکران.